بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. حکوومەت هێرێمی کوردستان راپۆرتی کۆمپانیای دیلۆیتی تایبەت بە هەناردەی نەود لە شەژمانگی یەکەمی ساڵی 2017 بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکە داهاتی نەود دوای لێدەرکردنی خەرجەکان زیاتر لە 3 میلیارد دۆلار بووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕایدەگەنێت داهاتی نەود لەو شەژمانگەدا زۆر لەوە زیاترە کە لە راپۆرتەکەدا ئاماژەی پێدراوە. بە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ جەودە سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. طبیعی داهاتی هەرێمی کوردستان زۆر کەمی کردوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕەوانەوەی گومانەکان لەسەر شەفافیەتی کەرتی نەوت و سامانە سروشتیەکان پشت بە داتا و ئاماری کۆمپانیایەکی بیانی دەبەستێت و وردبینی و داتاکانی نەوتی هەرێمی کوردستان لە شەژمانگی یەکەمی ساڵی 2017 لە سەرزاری کۆمپانیای دیلۆیت بڵاو دەکاتەوە. لە بەرامبەردا پەرلەمانتارێک دەڵێت ئەو ئامارە هیچ بایەخێکی نییە، چونکە پەرلەمان ئاگای لە وردەکاری داتاکانی نێو راپۆرتەکە نییە و نازانرێت بە چ نرخێکی خەیاڵیش گرێبەست لەگەڵ ئەو کۆمپانیایەدا کراوە تا ئەو ئامارە بخاتە ڕوو. ئەم راپۆرتە بە فەرمی نهاتووە بۆ پەرلەمان تا ئێمە دراسەکەین و ئەم راپۆرتە بە تەواتی شکستی سێکتەری نەوتە خاتە ڕوو. بۆ لەلایەک لەو کاتێک کە نرخی نەوت باش بووە نزیکەی 50 دۆلار بووە، ئەمان تەنیان وەک خۆیان دەڵێن 2 میلیارد دۆلار داهاتیان هەبووە، 2 میلیارد و 300 ملیاری سێمیان بە پێشوەخت وەریان کردوواتە بە قەرزیان وەرگرتووە فرۆشتنی پێشوەخت. لەمەش بڕێکی زۆر پارەی مەساریفیانەیە چ مەساریفی هەناردەکردن و استحقاقی شەریکاتەکان لەو کاتا تێکڕا لێکێ دەیتەوە کە نرخی نەوت لە بازاری جیهانیا 50 دۆلار بووە، ئەمان لە هەر بەرمیل یەکەمتر لە 30 دۆلاریان بۆ باوەتەوە. ئەمەش نیسانەوە ئاماژە بەوەدا کە شکستی سێکتەری نەوت بە راپۆرتی خۆیان دەسەن. بەپێی راپۆرتی کۆمپانیای دیلۆیتی بەریتانی کە حکوومەتی هەرێم بۆ وردبینی لە داهاتی نەوت و گاز پشتی پێبەستووە، هەناردەی نەوتی خاوی هەرێم لەو شەژمانگەدا 110,853,276 بەرمیل بووە. لە کۆی ئەو داهاتی کە دەستیان کەوتووە لەو شەژمانگا بە پێی ئەم راپۆرتە نیوەی بە جۆرێک سەرفکراوە کە هەمووی گومانی لەسەرەوە هیچی وازەح نییە. زیاتر لە 2 میلیارد دۆلار لە ماوەی 6 مانگا سەرف کراوە بە ناوی قەبە و بە قەبارەی گەورە ئەم پارانە سەرف کراوە کە هیچی ڕوون نییە. و ئەو ملیارە دۆلارەی کە وەریان گرتووە پێشەکی ئەمە گومانی گەورەی لەسرە. هەر داهاتی ئەم شەژمانگە کافیە بۆ ئەوەی ئەو نۆموچەیەی بە چارەک داویانە لەوەش زیاترە. ئەوی تریکوە، ئەی شەژمانگەکەی تریکوە. حکوومەتی هەرێم دەیەوێ متمانەیەک بۆ خۆی دروستکە بڵێ ئەم داتایانە هی تەڕەفێکی ترەکە کۆمپانیایەکی بیانیە. بەڵام ئەم کۆمپانیایە هاتووە داتاکانی وەزارەتی سامانە سروشتیەکان کە خۆی ڕاز نییە و ناڕوونەوەری گرتووە. ئەوەی جێگەی سەرنج و پرسیارە لە بەشێک لەو راپۆرتەدا کە کۆمپانیاکە ئامادەی کردووە هاتووە، ئەم راپۆرتە بۆ ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گازی هەرێمی کوردستان ئامادەکراوە و دیلۆیت بەرپرسیار نییە لە بۆچوون یان خستنە ڕووی هەر نادروستیەک یان کەموکری و هەڵەیەک لە زانیاریەکانی نێو راپۆرتەکە. مەبەستی حکوومەتی هەرێمیش لە خستنە ڕووی ئەم راپۆرتە سبیکردنەوەی ڕووی خۆی و کەمکردنەوەی گومانی ناشەفافی و دزی بێت لە زاری کۆمپانیایەکی بیانیەوە. ڕامێ ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاکتۆر بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. گەربەر لە بچینە سەر قسەکە لەسەر ناوەڕۆکی راپۆرتەکە ناسانێکی کۆمپانیای دیلۆیتمان بۆ بکەی و کۆمپانیای کە حکوومەتی هەرێم ڕایسپارد بۆ وردبینی لە داهاتی نەوت و غازی هەرێمی کوردستان. بنای خۆی گەورە و میهرەبان، کۆمپانیای دیلۆیت یەکێکە لەو کۆمپانیا گەورانەی جیهان کە یەکێکە لە 4 کۆمپانیا زەبەلاحەکەی وردبینی کە بە بیگەرز ناسراوە 4B واتە 4 کۆمپانیا گەورەکەی وردبینی لە جیهانە و لە 125 وڵات لە سەرگۆی زەویە ئۆفیسی هەیە و کاری وردبینی ئەکەن و یەکێک لەو وڵاتانەی کە پشتی پێبەستووە ئێستا بۆ وردبینی وڵاتی بەریتانیایە
ئەم دیلۆیدا لە 4 وڵات شەکوای لەسەر وەکو داوای قەزایی و قانونی شەکوای لەستی لەسەر سەر بەڵێ ینی هەر لەسەر مەسلەی تەعنی کە بڵێن دروست نییە ژمارەکانی و ئەمانە بەڵام ئەوە ماوەتەوە یەکلایی بێتەوە لە ڕووی یاساییەوە ینیوەسەوەی تێوگلاوە لە گەندەڵی تۆمەتبارکراوە بە گەندەڵی لە ناڵێم وردبینی لە کەیسەکە ماوەتەوە یەکلایی بێتەوە ئەو شەکوایانە ماون کرد یان مۆزۆیکی قانونیە لەو پێچێ ڕاز بێ پێچێ ڕاز نەبێ بەڵام بۆی کە لایەنی ئیجابی و سلبی ینی کۆمپانیاکە بڵین کۆمپانیایەکە یەکێکە لە 4 کۆمپانیا گەورەکەی جیهان بەڵام لە چەند وڵاتێکیش داوای قەزایی لەسرە تقریبا 4 وڵاتە ئەم سیستەمە لە وردبینی کە پەنا ببرێ بۆ کۆمپانیایەکی بڵێن سربەخۆ کەرتی تایبەت نە حکوومەت بێ و نە پەرلەمان بێ شێوازێکە لە دنیای متتەبع و بەکار هاتووە و ئەوان سەرمایی ئەو کۆمپانیانی وردبینی لە جیهانە سەرمایەیان سومعەتیانە بە معنای ئەو ڕقەمانەی کە دەریەکەن مەسئولن بەرامبەری و ئەو ژماران ئەو شێوازی وردبینی کە ئیکەن ئەبێ شێوازێکی پرۆفێشناڵ بێ بەڵام بەداخەوە ئێمە اتفاقمان وابوو لەگەڵ ئەنجومەنی وەزیران کە سەرەتا راپۆرتەکە بێتە پەرلەمان وە لە لیژنەی پیشەسازی و زە و سەرچاوە سروشتیەکان ئێمە تێبینی خۆمان بین لەسەر سیستمی کاری ئەم کۆمپانیایە ئێمە پێشتر کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ نوێنەرایەتی ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان بە بەتاڵی ئەو فۆرماتەی کە ئیشەکەی پێەکە ینی جەدوەلەکانەوەمانە بە بەتاڵی بۆ ماڕوون کرێ بەڵ ئێمە داوامان کرد کە کۆمپانیاکە خۆی بێت بۆی کە پرسیارەکانی ئاراستە بکەین بۆ کۆمپانیای دلۆیت خۆی وەڵاممان باتەوە قەرار وایە هەفتەی ئایندە ئەو کۆبوونەوەی بکەین لەگەڵ کۆمپانیاکە خۆی بە حزوری نوێنەرایەتی ئەنجومەنی وەزیران پرۆسەکە بەعام ئیتیجاهێکی دروستە کە پەنابەری بۆ مؤسسەیەکی پرۆفێشناڵ وردبینیت بۆ بکە بەڵام ئەمە متمانەکە بەم شێوەیە کە ئێستا ئەکرێ متمانەکە بنیاد نانێتەوە کە خەڵک و بە تایبەتی پەرلەمان یا خەڵکی نوخبە و مختص بڕوای بۆ بگەڕێتەوە بۆ زانیاریانی کە لەسەر سەرۆت و سامانی ئەم وڵاتە ئەخرێتە ڕوو هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو خاویەیە لە پرۆسەکە ئێمە 4 ساڵە داوای ئەوەکەین سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازەکان لە مانگی 5 2015ەوە ئیقرار کرا لە پەرلەمان و تا ئێستا دانەمەزراوە بەشێکی گرنگی کاری ئەو سندوقە پەنابردنە بۆ تدقیق و وردبینی نێودەوڵەتی بۆ دڵنیاکردنەوە لە سەر زانیاریەکانی کەرتی نەوت و گاز و چەندین هەوڵ و تێکۆشانێکی تر ئێستا لەم 1-2 مانگی ئەخیری کاری حکوومەتی هەرێمی کوردستان و دەست ئەکرێ بەوەی کە بۆ شوەیە کار بکرێت ینی دواکەوتنێکی وازەحی پێوە دیارە و ئەو دواکەوتنە وای کردووە کە بڵێن تەنانەت ئەگەر ژمارەکانیش ئەگەر ڕاست بن کە ئێمە تێبینیمان هەیە لەسەر شێوازەکەی کاتەکەی ئێستا کاتێکی درنگە بۆ ئەوەی کە ئەو متمانەیە دروست بکرێتەوە بەڵام ئەگەر لە من بپرسی بڵێ ئەم ئاراستەیەم دەڵێم بەڵێ ئەبێت تەشجیعی وردبینی بکەین ئەبێ پشتیوانی لە وردبینی سیستماتیکی بکەین بەڵام ئەبێ شەفافیەت و وردبینیەکە بە شێوازێک بێ کە پەرلەمان پەسەندی بکە و پەرلەمان پشتی بگرێ ئیقراری بکە نەکێکی حکوومەت کە سەرۆکی لین سامان سوشتەکانم لە ڕاگەاندنەکانەوە راپۆرتەکە داگرم و بیبینم ئەو راپۆرتە ئەوە پێشەوەی بڵاو بکرێتەوە بدرایە بە ئێمە و ئێمە بمان بینیە لە ڕاگەاندنەکانەوە بینی بەڵێ لە ڕاگەاندنەکانەوە بینیمانە پێشتر اتفاقمانەوە بکە بدرێ بێن وەڵام نەدرابێ بەڵام ئەو شێوازی ئامادەکردنەوەی کە هەر زانێرەکان لە خود وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئێوە پێشتر وەکو پەرلەمانتاران تێبین زۆرتان لەسەر بوو بەس لەلایەن ئەوانەوە پێیان درەوە ئامادەکراوە شێوازێکی زانستیە بۆ نمونە ئێمە تا ئێستا راپۆرتەکانمان بە فەرمی پێنەگەیشتووە و من اعتیماد ناکەمە سەر راپۆرتێکە لە ڕاگەاندنەوە حکوومەتی هەرێم بە ڕەسمی و ئەو کۆمپانیایە بە ڕەسمی بێت راپۆرتی ڕەسمی بدا بە پەرلەمان و بۆی پەرلەمان اعتیماد کاتە سەر ئەوە نەک ئەوەی کە لە سایتێکەوە پەرلەمان دای بگرێ و لە ڕووی ڕاگەاندنەوەوانەوە لەبەرەوە کاتێک ئەو راپۆرتەمان پێگەیشت بێگومان ئێمە شارەزاین لە سیستمی نێودەوڵەتی وردبینی کەرتی نەوت و گاز و من خۆم ئەو سیستمم داوە بە ئەنجومەنی وەزیران کە ئەمە لە دنیاە ئەم سیستمە پەیڕەو ئەکرێ بۆ وردبینی و تەحقیقی
کەرتی نەوت و گاز کە متمانە دروست ئەکا لە وڵاتە پێشکەوتەکانە بەکار هاتووە و شتێکی زۆر زۆر سەرکەوت و زۆر چاکە هەر سیستمەکەم بە کاملی بەنگلیزی داونەتێ کە ئەبێ ئەمە پەیڕەوە بکرێت لەبەر ئەوە ملاحەزاتی تریش هەیە طبعاً یەکێک لەو ملاحەزاتانە کە لەم ڕقەمانە کە بڵاو کراوەتەوە جارێ ئەم راپۆرتە دوو بەشە بەشێکیان تەنها زانیاریە لەسەر بەرهەمی کێڵگەنەوتیەکان و لەسەر داهاتەکەی بەشێکی تریان پەیوەندی بە کەم و کورتی و بە ئەو گەندەڵیانەوە هەیە ئەو کەم و کورتیانەوە هەیە هەرچێکی ناوەنەی کە جێی تێبینی و نەزەرە و ئەبێ یەکلایی بکرێتەوە من بەش بە حاڵی خۆم بە فەرمی وتومە و بە نافەرمیش هەر وتومە کە ئەبێ ئێمە وردبینی بکەین بە ئەوی کە کەم و کورتیەکان بگرین ئێمە زانیاریەکمان ناوێت تەنها لەبەرەوەی کە زانیاریە بە معنای ئەوەی کە عەدادی کێڵگەیەکی نەوتی ژمێرەرەکەی بۆچی ئەبێ ژماردنەکەی جیاواز بێ لەگەڵ ئەوەی کە لە بەندەری جیهان ئەیژمێرێ ژمێرەری بۆڕی نەوتەکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر چۆن ئەبێ جیاواز بێ ئەبێ ئەم ژمێرەرانە هەمووی یەک بن لە بڕگەیەکی راپۆرتەکەیە کە ئەڵێ ئەوەنە هەزار بەرمیل دراوە بە کۆمپانیا بەرهەمهێنەکانی نەوت باشە ئەمە کۆمپانیا بەرهەمهێنەکانی نەوت بۆچی ئەو بڕە نەوتەیان پێ ئەدرێ مەسلەی بەیعی مسبق بۆچی ڕوون نییە بۆیە وەکو ئێمە بەدوادەچوومان بۆ کرد وەڵام وا دراینەوە کە ئەو شتانە ئامادە ئەکرێن و پێشتان ئەگا بەڵام ئەم وەڵامە دەمێک ئەومان پێوترێ بەهەرحاڵ ئێمە چاوەڕوانی ئەوەین کە نەهجە ڕاستەکە پێمان بگا بەڵام تا ئێستا پێمان بەڵام بەرەزوت راپۆرتەکە دوو بەشە بەڵێ بەشێکیان تایبەتە بە کەموکوڕی و گەندەڵی بەڵێ ئەی بە ئەو بۆ بڵاو نەکراوەتەوە تەنها ئەوە باسی نییە ئەوە باسی نییە حکومەت یەک بەشی بڵاو کردو کاک دوکتۆر من بەش بە حاڵی خۆم ینی نقطەم لەسەر ئەوە هەیە کە من بەڕاستی ئەوەی کەموکورتی و گەندەڵەکانم ئەوێ ئەوەی تریم ناوێ چونکە ئەبێ ئەوانە چاکرێتەوە و ئەبێ ئەوانە ڕاست بکرێتەوە و دڵنیایی کاتێک دروست ئەبێ کاتێکە کەموکورتی و گەندەڵیەکان چارەسەرکران دڵنیایی کاتێک دروست نابێت کە تەنها چەند ڕقەمێک بڵاو بکرێتەوە کە وردەکارێکەی تەنها بڵێن کۆی گشتەکەی ئەرزەکەی وردەکارێکی ئەرز ناکرێت با بڵێن ئەوە ئەتیمادەکەی نەسەر کۆمپانیای دلۆید و ئەو کۆگشتیانەیە ئەی کەموکورتیەکان ئەی کێ دڵنیامان ئەکاتەوە کە ئەو کەموکورتیانە چارەسەرکراون ئەی کەی دڵنیا ئەبینەوە کە ئەم کەموکورتیانە چارەسەرکراون کابێ کێ دڵنیامان ئەکاتەوە کەی دڵنیا ئەبینەوە چۆن دڵنیا ئەبینەوە چۆن چاک ئەکرێتەوە ئەوانە هەمووی پرسیاری جدین بەڵام بۆچی ئەم بەشە بڵاو نەکراوەتەوە تەنها ئەوە بڵاو کراوەتەوە کە زانیاری پێدانە لەسەر کۆی داهاتینەوت و بڕی مەسەلەن شەژمانگی یەکەمی 2017 ئەوەی گەندەڵی و کەموکوڕێکە پێ دوایە وەکو چۆن لە خەڵک شادراوەتەوە مەڵپەڕی حکومەت بڵاوی نەکرێتەوە بۆ ئێوەش پێتان پێمان وترا بە فەرمی کە چاوەڕوان بکەن ماوەیشتر پێتانەگە کامیان کە لە عادە ئەوەی گەندەڵێکە یاخ بەڵێ ئەوەی گەندەڵی کەموکورتەکان بەڵێنیان پێداون کە بیدەن بێەوە ئێمە مشکلەکە ئەوەیە یعنی سەر دیوانی چاودێری دارایی کە هی سەر بە پەرلەمانە ینی راپۆرتی وردبینی ساڵانەی کە ئەیکات ناگاتە دەستی ئێمە ژۆکو پەرلەمانتارە بۆچینەوە دیوانی چاودێری دارایی سەر بە پەرلەمانە ینی بۆچی ناگات بەدەستیەوە سەرۆکاتی پەرلەمان یاخود لە شوێنی پرسیارەکە چونکە دیوانی چاودێری دارایی وردبینیەکانەکە لەناو حکومەتە و کەموکورتیەکان ئەگرێ ینی ئەوە شەفافیت پێناسە زانستیەکەی ئەوەیە کە ئەو شتانە بخرێتە ڕوو بەڵام ئەو حکومەتە ڕێگەنەدە بگات بێت یاخود لە سەرۆکاتی پەرلەمانە هاتوو بۆ ئەوێ و نادرێت بوونەوە بێەوە من خۆم سەردانی دیوانی چاودێری داراییم کرد و پێم وتن کە ئەبێ ئەو راپۆرتانە بگا بە ئێمە وتیان ئێمە بەعزێ جار ئەینێرین بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەعزێک جار ناینێرین لەبەرو لە بینی دیوانی چاودێری دارایی و لە بینی سەرۆکایەتی پەرلەمانە لە کۆتایە ناگا بە پەرلەمان سەرۆکاتی پەرلەمانیش راپۆرتان لێ دەشارێتەوە المهم نایدا بە ئێمە یعنی نەگەیشتۆ بە ئێمە بەڵێ بەس سەبارەت بە گرێبەستەکەی ئەو گرێبەستی کە کراوە لەسەر چ بنەمایەک مەسەلەن چەند ئەو گرێبەستە بۆ کۆمپانیا لەگەڵ دیلۆیدا بەڵێ لە مانگی دەی 2016 ئەو گرێبەستە کرا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای دیلۆید کە ئێمە وامان پێ باش بوو کە عەقدەکە لە بینی حکوومەت و کۆمپانیا نەبێ عەقدەکە لە نێوان پەرلەمان و کۆمپانیا بێ بۆەوەی کە ئەو کۆمپانیایە پشتیوانی لە پەرلەمان بکە بۆ وردبینی بۆ کاروباری وردبینی بەدووادا چۆن بەڵام ئەوە حکومەت کردوێتەوە و عەقدە لە مانگی دەیە ئەو عەقدە پێشتر تەرحی بەریتانیەکان بوو کە ئەوان ئامادەن کولفەکەی تەحمل بکەن
و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بۆ وردبینی بەڵام لە کۆتاییە نازانین طبعا چۆن سرفکرا بەڵام لە کۆتاییە حدودی 2 ملیۆن و 500 هزار دلارێکی تێچوو 2 ملیۆن دلار بەڵێ وەکوینی عقدەکە بەپێ ئەو زانیاریان نافەرمیانەی کە لای ئێمەیە چونکە ئەوش مشکلێکی ترە مەسلەی بەیاننامەی مالی و پاکتاوی داهات و خەرجی ئەوە چەند ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان هیچی نییە تاوەکو بوجەشی نیە لە 2013 بوجەشی نییە و پاکتاویشی نییە لەبەرەوە بۆیە ئەڵەم زانیاریەکان کە نافەرمیە لەو کاتەوە تا مانگی 4 ئەم کۆمپانیای خەریکی تەحزیر و ئیستیلام و تەسلیم و دەست پێکردن بە ئیش بوو لە مانگی 4ەوە هەتاوەکو ئێستا تەنها 6 مانگی ئەوەڵی 2017 تەواو کردووە و دەستیشی کردووە بە مانگەکانی تر بەڵام هێشتا ئەوە بڵاو نکراوەتەوە ئەمەش کە بڵاو کراوەتەوە بەو شێوەیە کە کەم و کورتی و بەڵام کەوتور ئەگەر ئەوەی کە بەڕێ زووتت وعدیان بێوەداوە بەشەکەی تریش کە بۆ خەڵک بڵاونەکاتەوە گەندەڵی و کەم کوڕی تێدایە ئەگەر نەیدەن بێەوە کولیژنی سامانە سروشکە نەتوانن چی بکەن بۆ شار دروستکردن مشکلەکە لە مەسلەی سەروەری یاسا و یعنی ئەمە ئێستا کەیسی گەندەڵیمان هەیە یامانە بە داواکاری گشتی و داواکاری گشتی سلێمانیان لابر لەسەر یەک لەو کەیسانە کەیسەکەی من بوو مەسەلا لەسەر چی لەیان برد لەسەر کۆمپانیا وەهمیەکان کە ئەو بە دوواداچوونی بووە کردو و کۆمپانی وەهمی لە بواری چی لە بواری نەوت و سامانی سروشتیە ینی لەو منتخی کۆمپانی وەهمی هەیە بەڵێ لە سنووری داواکاری گشتی سلێمانیا بوو دواتر طبعا خۆی لە چەمچەماڵ بوو کۆمپانی وەهمیەکەی چی بوو زیپۆی پێوترێ کارگەی قیری زیپۆی پێوترێ کە وەهمی دەرچوو کە دەریش کەوت کە وەهمیە و ڕاستە دواتر مۆزوعەکە ئێستا چەق بەستووە وەستاندویانە و چەندین کەیسی تر و حاڵەتی تر لە داواکاری گشتی لەسەرەوە مەسلەیە لە برەکە یەکێک لە هۆکارەکان ئەوانە بوو بەڵێ ئەو حاڵەتانە بوو کە خۆی کە داوای کردووە بڵێن دەست لە کار بکێشێتەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو قەزیانەی کە بە دۆداچوونی بووەکە و ئەرکی خۆی بەرامبەر بەجێبەجێەکە سەر ناگرێ و نایەتە دی و ڕێگری لێ ئەکرێ کارگەی کێ بوو کاوتەرەوە لەسەری لابراوە وەهمی بۆ ئەسڵ نەبوویان وەهمی پارەکەی بۆ کوێ ڕۆیشتەوە ئەوەی داوایە پرسیارەکە ئەوەیە پارەکە بۆ کوێ ڕۆیشتووە ئێمەش ئەوەمان دا بە دادگا و بۆ بەدەیان حاڵەتی ئەومان داوە بە دادگا ئێستا کە پەرلەمان راپۆرتێکی بۆ نەچێ لە چاو ئەو کەیسانەیە کە بە مەلایەن دۆلار ئەڕوات ینی ماوسمەوەیەگە راپۆرتی گەندەڵەکەشتان پێنەگات یعنی ناتوانن فشار سوڵتەی پەرلەمانی لە قەیرانایە یعنی پەرلەمان وەکو بینا هەیە بەڵام دەسەڵاتەکەی کە بە هێز پشتیوانی لێ بکرێ سوڵتە و هەیمەنەی پەرلەمانی قەرارەکانی قانونەکانی وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەوە لە قەیرانایە نەک ئەوەی کە ناوێک نەبێ ناوی پەرنەخێ ناو هەیە ناوی پەرلەمان بەڵام ئەو قووەت و سوڵتەی بڕۆ وڵاتێکی پێشکەوتوو بڵێ پەرلەمان بڵێ دەسەڵاتی پەرلەمانی بزانە کەس ئەتوانێت بەرامبەر بە سوڵتەی پەرلەمانی بە پێچەوانەوە بجوڵێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو واقعەکەی بەڵە بەس سەبارەت بە داواکاری گشتی چەندە لە چوارچەوەی تەورەکەمانەوە بەس چ لای بردووە داواکاری گشتی خۆی کاتێک کە بێئومێد بوو بەرامبەر ئەمە سێم داواکاری گشتی سلێمانیە کە دەست لە کارە کێشێتەوە ئەم خۆی دەست لە کاک بەختیار خۆی دەستی لە کار کێشاوەتەوە بەڵام دوای بێئومێد بوون لەو هەموو ڕێگریەی کە ئەکرێ بەرامبەری ئەو کەیسانەی کە بە حەقی ئەزانێ و بەڵام ڕێگری ئەکرێت یەکێک لە کەیسەکان گەندەڵی بۆ لە بواری نەوت وایە یەکێک لە کەیسەکان بڵێ بۆ نەکرد یعنی توان بڵێ زۆرێک لە کەیسەکان گەندەڵی بۆ لە بواری نەوت باش زۆر باشە بەس سەبارەت بۆی کە قسە لە سەرەوەی بۆچی حکوومەت کۆمپانیایەکی دەرەودێنێت گرێبەسی لەگەڵ دەکات بە بریزاتر لە 2 ملیۆن دلار بۆچی ڕێگە بە دیوانی چاودێری هەرێم نادا ئایا ئێمە خەڵکی شارەزامان نیە بۆنم لە دیوانی چاودێری دارایی بتوانێت ئەو وردبینە بکات لە لیژنەی سامانە سروشتیەکان لە ڕستەی دەستپاکی نێوەوە خەڵکانەمان نییە خەڵک لە دەرەوە بهێنرێت خۆی پەرلەمان ئیشی ئەوە نییە وردبینی بکە ڕاستی خۆی دیوانی چاودێری دارایی کە لە ئەسڵام و ئەسەسەیەکە سەر بە پەرلەمانە بۆ ئەوە بڕیاری لەسەر دراوە یاسای تایبەتی خۆی هەیە بۆی کە مەوزوعی وردبینی لە کۆڵ پەرلەمان بکاتەوە و پشتیوانی پەرلەمان کا بە راپۆرتەکانی وردبینی کە بۆ دامەدەستگاکانی حکوومەت ئەیکا بەڵام ئیشکالێکی فەنی هەیە لێرە کە دیوانی چاودێری دارایی ئێمە ئەو کاتێک کە دکتۆر یوسف بڵێن سەرۆکی پەرلەمان بوو دیوانی چاودێری داراییمان بان کردوتمان چیت ئەوێ پشتیوانی کە پەرلەمان بۆتان بکەن بۆتان بکەین بۆەوەی کە ئێوە وردبینیتان لە ئاستێکی پرۆفێشناڵ و پێشکەوتوو بێ بەڵام حکوومەت دواتر هات وتی دیوانی چاودێری دارایی توانایی ئەو وردبینیەی نییە لە ڕووی هونەریەوە بۆیە ئێمە پەنا ئەبین بۆ کۆمپانیایەکی نێودەوڵەتی بۆەوەی کە ئەو وردبینیە بکات لە بنەڕەتدا وایە کاک دکتۆر دیوانی چاودێری دارایی توانای نەبێ خەڵکی پسپۆر نەبێت کە بتوانێت وردبینی بکات
دیوانی چاودێری دارایی خۆی ئەڵێ من ئەتوانم بیکەم خۆی ئەڵێ من ئەتوانم ئێمە ژوتمانوتمان کە خۆی ئەڵێ من ئەتوانم بیکەم ئەوان مختصن لە وردبینی بۆ پەنا ئەبرێ بۆ مؤسسەیەکی تر بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە تەرجیع ئەومان کرد وتمان با کۆمپانیای چونکە تەفیق هەتا زیاتر بکرێ باشترە بەڵام ئەمێنێتەوە سەر ئەو سیستمەی کە دڵنیایی دروستەکە بۆ ڕاستی و دروستی ڕقەمەکان چونکە ئێستا متمانە بە زانیاریەکان نەماوە لە کەرتی نەوت و گاز و سامانی سروشتی کەس متمانەی بە زانیاریەکان نییە ئەمە ئینهیارێکی گەورەیە لە شەفافیت بە ئاسانی بنیات نانرێتەوە بەم خاو خلیسکێش بنیات نانرێتەوە بە خستنە ڕووی چەند ڕقەمێک لە دووتوێی دوو ئەیفۆرا بنیات نانرێتەوە ئەبێ پەلە بکرێت لەوەی کە دڵنیایی دروست بکرێ و ئەبێ پەرلەمان ئاگادار بێت لە سیستم و لە وردەکارەکانی شێوازی کارکردن بۆی کاتێک کە ئێمە دڵنیا بووین ئێمە بڵین بەڵێ ئێستا سیستمەکە تەواو بەڵام ئەگەر ئێمە دڵنیا نەبین قەت ئەوە بەدەممانە نایێت کە بڵین سیستمەکە تەواو درستە و خەڵکی نەبڕای پێ بەڵام وەکو لیژنەی پەرلەمانی ئێوە پێشتریش وا بڕیار بوو کە وەزیری سامانە سروشتیەکان لەسەر مەسەلەی نەوت و ئەو پارێک کە پێشێکی وەرگیراوە بانکێشتی پەرلەمانکە بەڵام هەر حکوومەت وەڵامی نەدانەوە واز ناکەن لەم راپۆرتەشدانی ئێوە فرامۆش بکات و کار بە مەسەڵەن ڕێنمایی و داتاکانی ئێوە نەکرێت یا ڕۆژە لە ڕۆژان ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا کە بێت دەوام بکە و دواتر ناچار بوو کە دەست لە کار بکێشێتەوە لەبەرەوە ئەمەی ئێمە لە ئاستی پەکخستنی سەرۆکی پەرلەمان هەر هیچ نییە بەڵێ کاتێکا تۆر بوون و نەبوونی لێژنەر وەکو یەکە گەروابێت لە پەرلەمانە ناتوانێت بڵێ وەکو یەکە بەڵام ئەتوانی بڵێ بوونی باشترە وەک لە نەبوونی وەکو باسم کرد لەبەر سوڵتە پەرلەمانەکە قەیران لە سوڵتە پەرلەمانەکە لەبەرەوە تۆ ناتوانانی ئیلغای مؤسسەیە بکەی کە خەڵک هەڵی ئەبژێرێ و پاڵی پێوەنێ بۆی کە دیفاعی لێ بکە باش نییە کە ئەوە ئیلغاکەیتەوە بڵێ پێویستیمان بە پەرلەمانی نەخێر ئەبێ ئەوە بە قووەتکەی ئەبێ پاڵ پشتی بکەی چونکە ئەوەیە کە دیفاع لە خەڵکەکە ئەبێ بچی ئەو ڕێگرانی کە لە بەردەمی سوڵتەی پەرلەمانیا لایبەری و چارەسەری بکەیت نەک ئەوەی کە بێ پەرلەمان ئەگە پەرلەمان لابەری ئەوە ئینسیحابێکی زۆر مەترسیدارە پەرلەمان مؤسسەیەک و گونان و ئاوایە بۆ ژیانی خەڵک بەڵام ئەبێ بە قووەت بکرێ پاڵپشتی بکرێ ئیسلاحاتی تیا بکرێ و پشتیوانی لێ بکرێ و هێز پشتیوانی لێ بکە قانون پشتیوانی لێ بکە دەسەڵات پشتیوانی لێ بکە ئەو خەباتەیە کە بەرەو دیموکراسیەت و بەرەو مافی مرۆڤ و ئازادیەکانە و ڕێگاشمان دوورە ڕێگامان کورت نییە خەباتی ئەوێت تێکۆشانێت چەند ساڵی تریەوێت تا ئێوە دەبن پەرلەمان دەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ من بەش بە حاڵی خۆم 26 ساڵە مێژوویەکی زۆر نییە ڕاستە من بەش بە حاڵی خۆم قەناعەتم وایە ئەبێ ئەوەی کە لەسەر شانمان نەبیکەین ئەوی تریشی تەوفیقات لەسەر خۆی بەڵام کاکتۆر بوون منە ئێوە پێشتر لە ساڵی 2015 یاسای سندوقی داهاتی نەوتتان پەسەند کرد کەم و داهاتەکانی نەوت بێتە ئەم سندوقە بەڵام حکوومەت ئەوە شێر جێبەجێ نەکرد تاکو ئێستاش ئێوە نەتانتوانن مەسەلەن لێپرسینەوەی لەگەڵا بکەن ئێمە بەڵێ ئێمە حکوومەت ئاخر قسەی کرد تا ئەم بەیانێکە بە دۆداچوومان کردووە بڕیار وایە لە هەفتەی ئایندەیە کۆبوونەوەیکی تایبەت بکەین بە مەسەلەی سندوق و دوایین ئەو ئیجراعاتانەی کە پێویست بووە بکرێ حکوومەت بێ پێمان بڵێ ئێمە حازرین بۆی لە پەرلەمانەوە ئەو سندوقە دادمەزرێ بەڵام ئەمە یەکەم جار نییە کە پێمانوترێ هەفتەی ئایندە کۆبوونەوە ئەکرێ ئەوە چەندین جارە ینی هەر بەو شێوەیە بەڵام ئێمە کۆڵ نادەین و هەر بە دواوی ئەو مۆزوعین چونکە بەڕاستی ئەزانین و ئەو حلولە زانستیانەیە کە ئەمان با بەرەو شەفافیەت و یعنی ڕێگا دروستەکەیە بۆیە پاشگەز نبینەوە لی بە هیچ شێوەیەک و بە کۆڵ نەدەرانە دوای ئەکەین چونکە بەڕاستی ئەزانین بەڵە سوپاسەکەین کە تو ناوبڕێکمان هێدووەتە ببینەوە لای بڕستان بەڵە بینەرانی بەرز ناوبڕێک و دەدرێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بووە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان
لەگەڵ شوکۆلاتەی فەرماند وزە بەخش و شادی هێنەرە. فەرماند. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاکتۆرگە بگەرم و لای بەڕێزی سەبات باس لەو داهاتە بکەین کە لەو راپۆرتی کۆمپانیای دیلۆیت باس لەوە دەکەت کە لە 6 مانگی یەکەمی ساڵ 2017 داهاتی نێوتێرەی دوای دەرکردنی خەرجیەکان 3 ملیار و 328 میلیۆن و 211,019 دۆلار بووە. پێتان وایە ئەو ڕقەمانە دقیقن مەسەرەن داهاتی هەرێم هەر ئەوەندە بووە لە 6 مانگە تەنها 3 ملیار دۆلار؟ مەوزوعی ڕقم مۆزوعێکی زۆر حساسە و ڕقم هەموو کەسێ پێ وێرێ، بەڵام کەم کەس ئەتوانێ ڕقەمی دروست پێ بگەێنێ یا دروست بکە. ڕقەمی دروست بە معنای ئەو ڕقەمەی کە فاکتە کە حەقیقەتە. باش لە مەسەلەی نەوتە یەکێک لە عقدە گەورەکانی سەکتەری نەوت لە هەموو عالەمە ژمارە و ڕقەمە. بۆ لەبەرەوەی کە ئەوەندە قۆناغی هوەری و تەکنیکی تێدایە، ئەوەندە فەنکشن و معادلاتی زەهنستی تێدایە، ئەوەندە هاوکێشەکان معقدن، ئاسان نییە یەکسەر تۆ بێی زەرب و تەقسیمە بکەیت و بڵێ وەڵا ئەوەنە دەرەچێ. مۆزوعێکی علمیە، یعنی وەکو فەحسی خوێن و شت وایە، یعنی بێ مختص بیکە، یعنی شتێک نییە بڵێ هەر کەسێک ئەتوانێ بیکە. بۆیە ئەبێ پەنا ببرێ بۆ مؤسسەی مختص کە ئیشی ئەوەیە کە بۆ نمونە کاتێک کە نەوت هەناردەیە کرێ تەبەخوری ئەو نەوتە، هەڵمی ئەو نەوتە، فەقدی ئەو نەوتە لۆسسی پێوترێ لە دەستدانەکەی با بڵێن لە بیدایەتەوە کە ئەڕوا لە نهایەتە کە ئەگات ئەو شوێنە، مەسەلەی مشتەقاتی نەوتی، مەسەلەی مەوزوع کیمیاویەکان، جۆرەکانی ئەو بەرهەمە نەوتیانە، لە کۆندنسیت و گازی سروشتی، یعنی مجموعەیە تەفاسیری زۆر زۆر. بۆیە ئەمە تا ئێستا لە هەرێمی کوردستانە منظومەی معلومات و ڕقم نەک هەر بۆ سەروەت و سامان و نەت و گاز، حتا بۆ بەشەرەکەش ڕقمی دروستت نییە بە تەواوەتی. یعنی تا ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانە تعدادێکی سوکانیت نییە پێت بڵێ ژمارەی دانیشتوان بە دەقیقی چەنە. تعدادی سوکانی زانیاری لەسەر تاکەکان لە وڵاتە ئەبێ دابین بکە، زانیاری منظومەیەکی زانیاریە لەسەر تاک بە تاکی ئەو وڵاتە ئەبێ دابین بکە کە تا ئێستا ئەو نیە. بۆ لەبەرەوەی باش ئەزانن کە منظومەی معلومات چەکێکی زۆر زۆر بەهێزە بەرامبەر بە گەندەڵی ئەتوانی بەکاری بۆیە کە ئەشێوێندرێ هۆکارەکەی ئەوەیە کە فاکتەکان حەقیقەتەکان بەڕێز وەکو سەرۆکی لیژنی ساوانە سروشتەکان بڕات بەوەیە کە ئەو کاتە نوتی کەرکوویش لەژێر کۆنتڕۆڵی حکوومەت تێرەیەمە بووە لە 6 مانگی یەکەمی 2017 داهاتی نەوت دوای دەرکردنی خەرجەکان 3 ملیار و 328 میلیۆن دۆلار بوو بێت. بە تەسەووری من زیاتر بووە، بەڵام ئەبێ راپۆرتەکان پێمان بڵێن ئەو فەرقانە بۆ وەکەم و کورتەکان لەکوێ بە طبعا من ئەوەی کە لێی دڵنیام کە راپۆرتی کەم و کورتەکان باز لە 3 ملیاردەکە ئێوە پێتان وایە چەندە؟ پێتان وایە 6 ملیارد دەبێت؟ من منظومەیەکی معلوماتیم لەلا نییە، یا بڵێن مؤسسەم لە بەردەستانیە کە کێڵگە بە کێڵگە قەترە بە قەترەی نەوتەکەم بۆ حساب کات و پێم بڵێ چەنە. و ئەسڵەن پەرلەمان ئیشی ئەوە نییە کە بچێت کێڵگە بە کێڵگە حسابی ئەوە بکە بزانێ نەوتەکە چەند ئەڕۆ، بەڵام ئەبێ مؤسسە هەبێ
پشتی پەرلەمان بگرێ بۆ ئەو مۆزوعە کە ئێستا بەداخەوە ئەو مؤسسەیە نییە. دەرەنجام بە دۆداچوونەکانی خۆمان وەکو پەرلەمانتار کە بە سیاری خۆمان ئەچین بە کاری مەیدانی و بە دۆداچوونی گەندەڵ و کەمەکورتیەکان ئەەکەین بە پێی حساباتەکانی ئێمە زیاترە لەوە. بەڵام کاڵێن زیاترە لەوە ئەبێ ئەو راپۆرتانەی دیلۆیت بێت ئەوانە یەکلایی بکاتەوە. بۆیە من دڵنیام راپۆرتی گەندەڵ و کەمەکورتیەکان تەواو بووە و ئەبێ ئەو راپۆرتە بدرێت بە ئێمە و بە پێچەوانەوە قەت بە زمانی ئێمە نایەت دانی خێر بنین بۆ راپۆرتانە هەتاوەکو دڵنیا نەبین لە ڕووی زانستیەوە کە ئەمە شێوازێکی سیستماتیکی دروستە و ئەم شێوازە ئەو شێوازەیە کە لە هەموو دنیای دڵنیایی دروستەکە بۆ کەرتی نەوتوگاز. بەڵێ بەزیەوە تاوکو راپۆرتی گەندەڵێکی کە لە حکوومەت وڵاوینەکەوت تاوکو ئەوە نەبینن ناتوانن قسەی لەسەر بکەن کە ناتوانین قسەی لەسەر بکەین چونکە اینجا ئەبێ بە فەرمیش بۆمان بێت چونکە ئێمە ناچین لە ئیعلامەوە پەرلەمان چۆنە بێ بچێت لە ئیعلامەوە راپۆرتی سەرۆت و سامانی ئەم وڵاتە تەبەنی بکا و بێت تێبینی لەسەر با و دراساتی لەسەر بکات و ئێمە سیستمی وردبینی و دراساتی خۆمانوان هەیە تەحلیلی بەیاناتەکان ئەکەین لە لیژنی سامانە سروشتەکان بەڵام ئەبێ بەڕەسمی و بە فەرمی پێمان بگا نەک ئەوەی کە لێرە و لێەوە. بەڵام هەر بەپێی پێشبینەکانی خۆتان بێداچوتان کردووە پێچە چەند ملیار بوو بێ بۆ نمونە لە 6 مانگی یەکەمی 2017 لێرە باز بۆ کە دوای دەرکردنی خەرجەکان زیاتر لە 3 میلیارد دلار بە تەسەوری من زیاترە لەو ڕقەمە بەڵام چەند زیاترە ئەویان ئەبێ بە تەقیقی بێڵین ئێستا من ئەو ڕقەمەم لانیە بەڵام بکەنەوە بۆ نمونە وەکو لیژنی سامانە سروشتەکان ئەو ژمارانە دوایی بەراچوونی بۆ بکەن. ئێمە سندوقەکەمان بۆ ئەوە دامەزراند بەڵام سندوقەکە تا ئێستا دانەمەزراوە. بۆیە ئێستا ئەوەی کە تۆ لێم داواکەی کە من بە دەقیقی پێت بڵێم کێڵگە بە کێڵگەی نەوتی هەرێمی کوردستان چەندی بەرهەم هێناوە و ئایا 3 میلیار یا 3 میلیار نییە ئێستا من ئەبواە بە مؤسسەسی جوابم بایتێتەوە بموتایە ئەوە مؤسسەی معتەمەدی فلان ئەڵێ ئەوەندەیە منژی ئەتیما دەکەمە سەر ئەو ڕقەماڵێم ئەوەندەیە کە ئەو مؤسسەیە نەبوو کە سندوقی کوردستانە بۆ داهاتە نەوتی و گازیەکان منیش ئەو پاڵپشتیم نامێنێت تاوەکو بە دروستی پێت بڵم ڕقەمەکان چۆنە بەڵام بە دڵنیاییەوە لەوە زیاترەکە ئەوان بڵاویان کردوێتەوە. بەڵێ پێشتر بەشێک لە پەرلەمانتارنەوە سەرۆکی دیوانی چاودێری دارایی سلێمانیش لە بەرنامەکەی مە باسی لەوکی کە دۆسی نەوتی یەکێکە لە دۆسیە تاریکەکان و وەزارەتی سامانە سروشتەکانی بە تاریکترین وەزارەت ناوبرد پێ دوای بەم راپۆرتانە ئەو تاریکایە لاچێت وەکو وتم راپۆرتەکە ئەبێ بەڕەسمی بگا مادام بەڕەسمی نەگەیشتۆتە پەرلەمان من تا ئەم لەحزەیە ناتوانم بڵێم ئەو راپۆرتانە متمانەکان دروست ئەکات بەکەتی نەوت و گاز و ئەو تاریکیە ئەڕەوێنێتەوە ڕووناکیەکاتەوە. ئێستا ناتوانیەوە بڵیت پێ دوای بیڕەوێن نەخێر هەتا دڵنیا نەبین لە ڕاستی و دروستی ئەو راپۆرتانە ناتوانین ئەو دڵنیا زۆر باشەوەی کە بەرز دووتە دیەکی لەو دۆسیانە لە مەسەلەی نەوتە مەسلەی هەبوونی مەسەرەن کۆمپانیای وهمی بووە پێشتر پەرلەمانتاران باسییانەوە کە بەرپرسی حزبی هەیە کۆمپانیای بڵێن بیری نەوتیەیە و داهاتەکەشی بۆ حکوومەت ناچێت پێ دوایە لە دیلۆید لە بەشی گەندەڵەکان ئەوەی کە بڵاو نەکرات و ئەمانەتیدا ئاماژ بۆ کراوێت ئەبێت یادێت چونکە ئەگەرتیانە بێ معنایەوەیە راپۆرتی وردبینی متمانە پێکراو نیە. بەڵ ئێستش ئەوە هەر هەیەەوەی کە بەرپرسی باڵا هەبێت بەبووی ناوی بێن بیری نەوتی هەبێت و بیفرۆشێت بەڵێ هەیە بەڵام نەک ئەوەی کە بیرە نەوتەکە تاپۆ بێ بە ناوی ئەو بەرپرسە باڵایەوە بە معنای ئەوەی کە داهاتی ئەم نەوتە ئەتوانی بڵێ ئێستا کەمتر بۆتەوە بەڵام هەر ماوە گەندەڵی لە سەکتەری نەوتوگازە ڕەفیقە یعنی گەندەڵی و کردی نەوتوگاز ڕەفیقی یەکن هەر لە هەموو دنیا هەروایە کە باسی نەوتوگازەکەی یەکسەر بێ باسی گەندەڵیش بکەی یعنی بۆیە ئەبێ سیستم وادا بمەزرێنی کە لەگەڵ ئیدارەی کەرتی نەوتوگازەگرت یەکسەر خەمی گەندەڵەکەشی بێت چونکە حتمێن هەر تووشیە بێ لە هەرێمی کوردستانیشا بێگومان تا ئێستا ئەمانەوێ راپۆرتەکانی دیلۆیت پێمان بڵێ ئەو گەندەڵیانەی کە ئێمە بەڵگەکانیمان تەسلیمی داواکاری گشتی کردووە و ئەمانەوەی دیلۆیت بێ لەگەڵمانادا بنیشێ بۆی کە پێی بڵێن ئەم بەڵگانەش ئەمانەش مەفرۆزە لە راپۆرتەکانە هەبێ ئەو کاتە بزین دیلۆیت ئەتوانێت ئینکاری لێ بکایەنە کە دڵنیام ناتوانێت بەزەو بەرپرسە حیزبیانە ئێستا داهاتینەوە دەبن بەرپرسی باڵان بۆ نمونە لەکوێن لاردوو سنوورەکەن ئەوەی کێوە معلوماتان هەبێت ینی بۆ نمونە ئێستا لە شوێنێکی وەکو تەکیە بۆ نمەڵە ماوەیەک لەمە پێش ئەو بۆڕیەی کە گازی سروشتی ئەگواستەوە کون کرابوو لە دەگواستەوە
ئەوەی کە بۆ کۆرمۆر حەقلی کۆرمۆر کێڕگەی کۆرمۆر بۆ تەولیدی کارەبا بەینی بەرهێنانی کارەبا لە چەمچەماڵ لە معسکرێک کە لە لای تەکیەوەیە بەڵێ لەوێ تەنکەرەکان ئاڵوگۆڕی کۆندنسەیدەکەیان کردووە و دواتریش بردویانە فرۆشتویانە کاتێک ئێمە لە کۆبوونەوەشی فەرمیە باسمان کردو بە دەداچوونی بۆ کرا ئەوە ئێستا ڕاگیراوە بەڵام ئەوە جۆرێکە لەو جۆرانەی کە تەلاعوب بەسەرەت و سامانی ئەم وڵاتەوە ئەکرێ بۆیە حکوومەت خۆیشی ئینکاری ناکا لەم شتانە ئینکاری لەوە ناکە کە ئەو گەندەڵیانە بەو ئاستە بەرزە هەیە بەڵام ئەمەنێتەوە سەر ئەوەی کە چۆن چارەسەر ئەکرێ من بەش بە حاڵی خۆم ئەو چارەسەرانەی کە تا ئێستا پێڕەوکراون جەدوایان زۆر زەعیفە و خاون و فریایی حەجمی ئەو گەندەڵیە زۆرە ناکەوێت کە لە کەتی بەس ئەوە هەرماوە پێشتر باز دەکە بۆ پێشتری بەرپرسی بەتەنیا ئێستا بیرە نەوتیە بێت بیفرۆشێت بۆ خۆی وەکوتم بیرەنەوت نییە تاپۆ پێ بە ناوی بەرپرسیەکەەوە بڵێ ئەو بیرەنەوتە هی فڵانە کەسە بەڵام ماوەیەک لەمەوە پێش بۆ نمونە بەعزێک بیرەنەوت هەبوو لە ناوچە جێناکۆکەکان با بڵێ کاتێک کە شەڕەکان بڵێن کەڕ و فەڕ ئەکرایە هێزێک جێهێشت بەدەست پێشمەرگەوە بوو دواتر ئەچوە دەستی هێزێکی تر یا کاتی شەڕی داعش و ئەوانە ئەو چێڵگەنەوتیانە بە نایاسایی مامەڵیان لەگەڵا کرا حتا بەعزێک لەو چێڵگانە داعش وەبەرهێنە هەنیتیا کرد یعنی نەوتەکەی بە قاچاق ئەفرۆشت و پارەی پێدەست ئەکەوت لە ناوچە جێناکۆ شەریک بوو داعش لەو مەسەل نەوت 5 کێڵگە لەو ناوچانی لەژێر دەستی داعشا بوون 5 کێڵگە لێوە بەرهەمی نەوتیان ئەکرد و داعش ئەچوو بە قاچاق ئەیفرۆشتەوە ماوسمی مامەڵ لەگەڵ بەرپرسی کورد هەبوو لە مەسەری فرۆشتنەوەکە اینجا ئەوە وەکو بەڵگەم لەلانیە لەسەر ئەوەی کە لەگەڵ بەرپرسی کورد بوون یا بەرپرسی کورد نەبوون بەڵام ئەو تیجارەتە کراوە بۆ شێوە بەڵ زۆر باشە بەس ئەگەر بینە سەر مەسەلەی ئەوەی کە پێشتر بازلەوەکە کە بانکێکی نزیک لە یەکی لە بەرپرسانی باڵا بەهۆی گۆڕنەوەی ئاڵوگۆڕی دراو بڵین دۆلار بۆ پارەی عێراقی بڕێکی زۆر لە داهاتی نەوتی دەست دەکەوێت سەرش ئەمە هەر بەردەوامە لەم پرۆسەیە مەوزوعی داهاتی نەوت ئێمە نازانین لە چ بانقێکی دەرەوەی وڵاتە ئێستاش نازانرێ بۆم لەکوێ و چۆن باسی هاڵک بانک ئەکرێ ئەوە نهێنیەکانە ئەوە سندوق ڕەشەکەی یعنی ئەوە باسی هاڵک بانک ئەکرا ماوەیەک بەڵام ڕاستیەکەی بۆ ئەوەی کە صادق بین و منصفیش بین لە هەمان کاتە ئەوەی کە بەڵگەی ڕسمی بێ لەسەر ئەوەی کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان لە کام حسابی بانقیە لە کام وڵاتە ئەوەمان بە دەقیقی لانیە تا ئێستا و داواشمان کردووە پێیان نەداوین ئێستا نازانرێ بۆ منە داهاتی مانگانە دەچێتە کوێ بۆ منە ئێ بەنایزانین نەخێر هیچ زانێرێکتان نییە نەخێر بەڵ ئەی سەبارەت بوو بانکێک کە لە کوردستان لە ئاڵوگۆڕی دۆلار بۆ دراو قازانج باز دەکە قازانج دەکات ئێستا شەرماوە پرسە مەبەست کام بانقە بزەبێت بوونەوە باسی پێشتر نەگە پڕ باسی بانکی کوردستان دەکرێت کە لە ئاڵوگۆڕی دراو لە گۆڕنەوە پارێکی زۆری دەست دەکەوێت وەکوتم مامەڵەکان باسی بانکی کوردستان ئەکرا و ئێستش لە هزار هەر باسیەوە کرێت کە حسابەکەن گوایە ئەخرێتە ئەوێ لە گۆڕنەوەی پارەکەمەوە من پەرلەمانتارم ئەبێ بە بەڵگەی ڕسمی قسە بکەم بەڵگەی ڕسمی واتە ئەو بەڵگە دەمکوتەی کە کەس بەرامبەری ناتوانێت بڵێوانیە لەبەرەوە ئەو تەشویشەی کە دروستەکرێت لەسەر بەڵگەکان و لەسەر معلوماتەکان و لەسەر زانیاریەکان کە بە دوواداچوونی فەرمی بۆکەی نادەنێ بەڵێ بەس مەوەسم من پرۆسێ ئێوە بۆتان ێگلا نەبووتەوە نەخێر لەبەرێک بۆ معلومات و سەرۆکیلیژنەی دارایی باسی کردبوو کە مەسەرەن بانقەیە لە مەسەری گۆڕینەوەی مەسەرەن دۆلار بۆ دراو قازانجێکی زۆر دەکات بەڵێ بە دڵنیاییەوە ئەو کاتە حدودی 28 ملیۆن دۆلار قازانج ئەکرا بەڵام وەکوتم بەڵگەی ڕسمی و داتای ڕسمی نادەن بە ئێمە لەسەر ئەو زانیاریە بەڵێ بەس ئێستا ماوە پرۆسێ داتام لانیە لەسەری باش ئێستا داهاتینەوە بەپێی زانیەرەکانی ئێوە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەند کەمی کرد و ئێستا داهاتەکە چەندە دەکرێت بەو داهاتە موچەی فەرمانبەران 350,000 بەرمیل بەلای کەمەوە لە کێڵگەنەوتەکانی کەرکووک بەرهەم ئەهێنران و ئەچونە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان و لە ڕێی بەندەری جیهانەوە ئەفرۆشان ئەمە ئەو کاتەی کە بڵێن لە 16 ئابەوە باڵێ یەکسان بوو بە لە 155 بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان کە ئەوە لە دەستچوو کەوتە دەستی حکوومەتی عێراقی ئەوی تری ئێستا کەماوەتەوە حدودی 250 بۆ 300,000 بەرمیلە ئەوەی کە بەپێ ئەو معلوماتی کەوتم هێشتا تەدقیق نەکراوە و
بڵاو کراوە ئەنی ڕۆژانە نزیک 300,000 هەرێمی حدودی کوردستان 300,000 بەرمیل هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە ئەکا لە ڕێی بۆڕیەوە ئەوە ماوەتەوە کە وەکو بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان بەڵایی بەشی چەندی موچە دەکە ئێستا کە نرخی نەوت نزیک بۆتەوە لە $70 بەپی ئەو زانیاریانەی کە وردبینی نەکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەڵێن ئێمە بە صافی 400 ملیار دینارمان مانگانە بۆ ئەمێنێتەوە دوایەوەی کە ئستحقاقی کۆمپانیا و دوایەوەی کە بڵێن حقوقی قڕود و دیون ئەو جۆرەشتانە بەڵام ئەمە قسەی ئەوانە کە تەدقیق نەکرەوە منیش هەتاوەکو تەدقیق نەکرێ وردبینی بۆ نەکرێ ناتوانم دڵنیایی بدەم لەسەر بەڵام بەپی خەمڵان ئێستا بۆ نمونە 300,000 بفرۆشرێت بە مەسەرەن کە نرخی نەوت لە $70 نزیک بۆتەوە نیە کەس نەبەرەوە بە خەمڵاندن ناتوانانی قسەی لەسەر بکەی ئەبێ مؤسسەی تەدقیقی ورد متمانەکە دروستکە نەک ئەوەی کە هەروە بە خەمڵاندن بڵێن ئەوەندەیە ئەوەستمەوەی کە ئێستا بە ئوداتی کە بەڕێز وتت وردبینی نەکراوە 300,000 نزیکی 300,000 بەرمیل هەناردە دەکرێت بەداتی ناوخۆشەوە ناتوانرێت ئێستا ئەو موچێ کەمەی پێ بدرێت ینی بەدات خۆی هەموو سەخاڵە سنوورەکان خۆتان زان کراونەتەوە هەموو موچەی سیستمی پاشەکەوت بەڵ کە ئەدرێ بە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستا حدودی 450 ملیار 4 ملیار و 500 میلیۆن دینارە تقریبا 4 ملیار 400 ملیار و 450 ملیار دینار ئەمە بەڵێ بەداهاتی ناوخۆوە پەیدا ئەبێ بەپێی ئەوەی کە حکوومەت دای بە ئێمە و بەپێی ئەوەی کە ئێمەش ئەڵێن وردبینی نەکراوە بەپێی پێویست ئەمە قسەی حکوومەتە بۆیە مەفروض زەمانگانە موچەی پاشەکەوت دوانەکەوێت ئەی بۆ دوا دەکەوێت بۆ چونیەوە ئەبێ ئەو پرسیارە لە حکوومەت بکەیت لەبەرەوەی کە دوای جێگە لەگەڵی ئەگەر وردبینی بکرێ ئەو کاتە ئەو هەدرە و ئەو گەندەڵیە ئەو کەم و کورتیانەی کە تێدای لە وردبینیەکە ئەگیرێت و ئەوترێت لەبەر ئەو پارێ بە هەدەرەوە بەڵام شتێکی تر هەیە تەنها هەر پارە پەیداکردنەکە مهم نییە بەڵکو تەرشیدی سەرف و ئیسلاحات و چاکسازیەکانیش پارە پێیاکردنە یعنی لەو پرۆژە یاسایی کە ماوەیە کە حکوومەت نردوێتی بۆ پەرلەمان کە بۆ بندیوارە کارسەری بندیوار و خانشی نایاسیا و جۆشتانە کە ئێستا لە پەرلەمانە جۆرێک لە تعتیل ئەکرێ ئەو یاسایی پەخراوە جۆرێک لە پەکخستن جۆرێک لە دواخستن جۆرێک لە دواخستن بۆچی دوا دەخرێت ئەگەر بۆوان ڕوونکەیت پەیوەندی بە بیرۆکراسیەت و ڕۆتینی کاری پەرلەمانیەوە هەیە چونکە ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکی زۆر گرنگە بەڵە بەس کاکتۆریکی حزبی لەسەر نییە باز دەکەی کە ئێستا لە نێوان ئەم دوێزە هیوادارم وانە بێ هەیە مەسەلەی لای هیوادارم یاریەکەوانە بێ کە حکومەت لە کۆڵ خۆی بکاتەوە و تۆپەکە بخاتە ساحەی پەرلەمان و لە پەرلەمانیش بیرۆکراسیەت و ڕۆتین ئیشەکان داخڕۆتیان حزبی ئێستا کردو هێزەکە ناکۆکن لە سەرم یاسایە وایە هیوادارم وانە بێ منە بێ بە بەڵگەوە قسە بکەم منە بێ بە بەڵگەوە قسە بکەم هیوادارم وانە بێ من ویستم ئەوە بڵێم وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ زیاتر لە 100 ملیار دینار ئەگەڕێتەوە مانگانە بۆ دارایی گشتی ئەگەر ئەو پرۆژە یاسای چاکساز جێبەجێ بکرێت ئەوەش پارە پەیداکردنە یعنی هەر ئەوە نێت تۆ شت بفرۆشی پارەی پێپیاکەی چاکسازیش بکەی پارەی پێپیاکەی بۆیە ئەنواع شێواز هەیە بۆ پارە زۆر بە کورتی کاتمەکەمەوە سەبارەت بە دۆسینەوت پێ دوای ڕاستی بەغدا بکەن کە ئێستا باز دەکرێت کە بەغداد بەڵێ پێرێ مدیرعامی سۆمۆ لە هەولێر بوو مدیرعامی کۆمپانیای سۆمۆ کە بۆ فرۆشتنی نەوتی عێراق لە هەولێر بوو و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێکەوتون کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بۆ ڕێەوە بنەرێ بۆ بەندەری جیهان و لێوە تەسلیمی سۆمۆ بەزوتت 450 میلیارد بەڵی پاشەکەوتە ئێستا باز دەکەی کە عێراق 455 میلیاری خستۆتە سەر حسابێکی بانکیێرێ ئەوە سەرۆکی حکوومەت ئەمڕۆ نەفی کرد و دیشتیوانیە بەڵێ بەڵام باز دەکرێت لە ڕاگەانەکان باز بەڵێ کاتە نەوتەکە تەسلیم دەکەن بە بەغداد بەڵێ پێم وایە زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەردە سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارم تا بەرنامەیشتر واتانە